هاي الثلاثينات والاربعينات، وهاي نادرة جدا في الصين. کۆکەرەوەیەکی مۆرگ و کەرەستە دێرینەکانی عێراق لە دوکانە بچووکەکەیدا هەزاران مۆر و دراوی و سکە نمایش دەکات. ڕەعەت ئەلعەبدولجەبار لە دوکانە بچووکەکەی لە نێو شاری سلەیمانیدا دەنیشێت و لە هەموو لایەکەوە کەرەستە مێژوویەکانی هەڵواسی و بۆتە سەرچاوەی ژیانی. ڕەعەت خەڵکی شاری بەغدادە و لە ساڵی 2007ەوە ڕۆی لە هەرێمی کوردستان کردووە. ئەو کەسە حەز و خولیایەکی زۆری بۆ کۆکردنەوەی مۆرە جیاوازەکان هەیە. لە ئێستادا ڕەعەت تەمەنی گەیشتۆتە 54 ساڵ و هەر لە تەمەنی هەرزەکاریەوە دەستی بە کۆکردنەوەی مۆرەکان کردووە. نزیکەی 20 ساڵ لەمەوبەر وەک خولیایەک ئەو هەنگاوەی کردووە بە بەدەستکەوتنی بژێوی ژیانی و هەوڵی داوە سەرچاوەیەکی کەمی داهات کۆ بکاتەوە. ئەو لە دوکانەکەیدا مۆر و کەرەسە گرانبەهاکان لە شوێنێکی تایبەتدا هەڵدەگرێت و گرنگیان پێیە، ئەمە بۆ ئەوەی لە زیان بیان پارێزێت. هەندێک لەو مۆرانە مێژوەکەی گەڕێتەوە بۆ سەردەمی شانشینی عێراق و مۆرێکی پۆستەی تێدایە کە لە سەردەمی دەستبەکاربوونی مەلیک فەیسەڵ یەکەم وەک یەکەم پاشای عێراق دەرچووە. هەندێک لە کەرەستەکان بەهاکانیان زیاتر لە 400 دۆلاری ئەمریکی و دراوە و هەروەها پارەی سەردەمانی ڕابردووی تاکو ئێستا پاراستووە.